بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵلقەیەکی تری تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی ئەزیزە بین خۆشەویستان بۆ ئەڵلقەیەم جارە دەڕۆینە خزمەتی پلە و پێگە و پایە و زانستی ڕێزار جەنابی مامۆستا مەلا موستەفای هیرانی دەخوازین ئەوەی ئەزیز تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان من بۆ ئەوەی سەربردە و پێگەی زانستی جەنابی مامۆستا هەڵدەینەوە لە خزمەتی ئەو قوتابیانەی کە لە خزمەتی جەنابی مامۆستا خوێندیانە هیوادارین تا دوا ساتی بەرنامە بینەرمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا موستەفای هیرانی بڵباس ناوی تەواوی موستەفای کوڕی عەلی کوڕی باوەکرە و لە عەشیرەتی بڵباسە. مامۆستا لە ساڵی 1906 لە بناری چیای سەفین لە شارۆچکەی هیران لەدایک بووە. هەر لە مناڵیەوە لە خزمەتی شێخ عەلی کوڕی سافی هیرانی دەستی بە خوێندن کردووە. دوای چەند ساڵێک کەوتە گەڕام بە دوای زانا و مەڵبەندی شاو بۆ برە و دان و زیاتر کۆکردنەوەی زانستە شەرعیەکان. بۆ ئەمە بەستە ڕۆژتە مەدرسەی سکتان، سەران، ڕەواندۆست، دێمەکار، پەسوێ لە کوردستانی ڕۆژهەڵات و لە هەولێر دوا قۆناغی خوێندنی زانستە شەرعیەکانی لە شەقڵاوە دەبێت لە خزمەتی مامۆستا مەلا تەهای شەقڵاوەیی تا لە ساڵی 1939 هەر لە خزمەتی مامۆستای ناوبرا و مەوڵەت و بڕوانامەی مەلایەتی وەردەگرێت. سەرەتای ژیانی مەلایەتی لە مزگەوتی گوندی گەڕۆتە دەست پێ دەکات. دواتر قۆناغ بە قۆناغ دەڕواتە مزگەوتی گوندەکانی زیارەت، سماقۆڵی، سەرچاوە، فریز، بێلینگە، بیرۆکان، پونجینە. لە ساڵی 1958 گەڕایەوە ناوچەی هیران لە گوندی ناودارۆکان. لە ساڵی 1961 ماڵەکەی بردە هەولێر بەڵام خۆی بۆ مەبەستی تەدریس و کشت و کاڵ هەر لە ناوچەی خۆشناوەتی دەمێنێتەوە تا ساڵی 1978 بۆ دوجار دەگەڕێتەوە هەولێر. لە هەولێر سەرەتا دەڕواتە مزگەوتی حاجی حەسەن بەزاز، دوای چۆتە مزگەوتی قەڵات، دوجار دەڕواتە مزگەوتی خانەقای شێخ مەسهەر. مامۆستا مەلا موستەفای هیرانی لە ساڵی 1992 لە تەمەنی 86 ساڵی کۆچی دوایی دەکات و تەرمەکەی لە شاری هەولێر لە گۆڕستانی شێخ ئەحمەد بەخاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. کورتەیەک لە ژیانی جەنابی مامۆستامان بیست بۆ زیاتر قوڵبوونەوە شارەزابوونی زیاتر لە پێگە و پایە و خزمەتی جەنابی مامۆستا لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا محەممەد بین کە یەکێکە لە کوڕەکانی مامۆستای مەرحومە زیاتر ڕوو دەچین بۆی کە لە سەرەتا بزانانی مامۆستا لەکوێ دەستی بە خوێندن کرد و قۆناغەکانی خوێندنی هەم شوێن و هەم مامۆستا بەڕزانێکە لە خزمەتیانە خوێندویەتی تا کاتێک کە بڕوانامەی زانستی وەردەگرێت دواتریش خزمەتی مامۆستا ئەوەی کە کردویەتی تا کاتێک کە وەفاتی فەرمووە. مامۆستا بەڵێ سەلامی خوات لێبێ. سوپاس سەلامی خوا لە تۆش بی بەخێر بێن سەرچاوم بەخێر بێن. زۆر سوپاس. دەستپێشی خوێندنی بەڵێ زانستە شەرعیەکان لەکوێ بووە لە خزمەتی کوێ بوو؟ برین مەشهورە بە مەلا موستەفای هیرانی ئەو هەروەها بێلینگەیی چکە هیران و بێلینگە دوو گوندی لە ناو یەکن تقریبن زۆر لێک نێزیکن. ساڵی 1906 ئەو لە هیران لەدایک بووە. لە 1992 لێرە لە هەولێر کۆچی دوایی کردیا لە مەرحەلەی برێ قۆناغی یەکەم خورساری لای کاک عەلی کوڕی گەورەی سافی هیرانی دەستی بە خوێندنی قورئانی پیرۆز کردیا کە لە خزمەتی بنەماڵی کاچی هیرانی. بەڵێ بەڵێ لە هیران. بەڵام دوای ئەوە هەروەکو ینی یاسای فەقێهاتی جەنابیشت شارەزای لەو کارە فەقێ کە قورئان تەواو دەکا بەرەو کتێبەکان دەچی دەبی بگەڕێ بە دوای مامۆستای دیکە لە چەند گوندی دیکە ئەگەر لە گوندی خۆشی مامۆستای باشەبی بەس دەبی بگەڕێ چەند گوندێک ببین چەند مامۆستای باش ببینی بەرەو سکتان ڕۆهیە لە سکتان لای مامۆستا مەلا عەبدوڵڵا لەوێندرێ دەرسی وەرگرتیە پاشان ئەگەر بە سلسیلەی یعنی پێداچوون بی لە سکتان و مامۆستاگەر لەگەر ئەو دیهاتانی کە ناوی دێنی بڵێ ئەگەر ناوی مامۆستاکانش لەگەڵ پێمامرێ بڵێ لە لێرە هەندێکیانم نووسیە بەس هەر هەمویان نینە تقریبن یعنی زۆرن بەس هەر هەمویان نینە. لە سەرەتاوە لای کاک عەلی کوڕی گەورەی سافی سەرەتای بوو بەێ ئەوە وەکو قورئان و چەند وردی لە کتێبی کەریما و پەندی عەتار و ئەوانە دوای
مامۆستا مەلاتەییبی کۆیی هەر لە هیران، پاشان مامۆستا مەلا عەبدوڵای زێوەیی، مامۆستا مەلا فەتحوڵای هەرتەلی. ئەوە لەکوێ ئەوانە؟ زێوەی خۆشناوەتی بەرێ مامۆستا مەلا فەتحوڵای هەرتەلی. یعنی پاشی هیران چۆتە زیوە پاشی سکتان ینی لە سکتان لای مامۆستا مەلا عەبدوڵ ئەویش هەر ناوی مامۆستا مەلا عەبدوڵا بووە لەوێ خوێندنی کردێ. پاشان لە تەمەنی گەنجی بەرەو هەرتەل و زێوە و ئەوانە چووە. هەروەها مامۆستا مەلا عەبدوڵای سەران، مامۆستا مەلا ئەحمەدی ڕەش لە دێمەکار، مامۆستا مەلا عەبدوڵای بورهانی گوتمان لە پەسوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان. یعنی مامۆستا کوردستانی خۆشمانی جێهێشتووە لە بۆ خوێندن ڕۆژ؟ بەڵێ لە ماوەیەکی خۆش لە پەسوێ بووە. بڵێ مامۆستا مەلا تەهای شەقڵاوە هەر ئیجازەی مەلایەتیشی لەوێ وەرگرتیە، مامۆستا لە ئیجازەی عیلمی لە مامۆستا مەلا تەهای شەقڵاوەی بەرێ. بێگومان مامۆستای دیکەشی هەبووە، بەڵام ئەوانەی کە گوتمان یعنی هەر هەمویان نینە زۆر بەیانن. ئێوە بڵێ کەسی ترتان مەلا بووە؟ کە باوکم یعنی لە 92 ئەمری خوای کرد، کۆچی دوایی کرد، برا گەورەمان بەس وەکو تەدریس و ئەوە سەروی باوکت مامۆستا بەستما؟ بڵێ سەروی باوکت باپیر و ئەوانەت نەخێر مەلا نەبوون. نەخێر چۆن بۆ ئەو مەلایەتی هەڵبژارد؟ وەڵاهی باپیرم دیارە ئەو وەختی کە هەر ئەو کوڕەی هەبووە لە چەند لە وەختی گرانی گەورە ینی باوکت تاقانە بووە مامۆستا؟ خۆی تاقانە نەبووە، بەس برایەکانی زۆریان ئەمری خوایە کردیە بە گرانی و نەخۆشی و ئەوە لە ئەو لە ساڵی 1906 لەدایک بووە. زۆر برای ئەمری خوایە یەک برایدی هەبووە، ئەویش بە گەنجی لە ساڵانی کۆتایی 50ەکان 1950 لە بەغدا کۆچی دوایی کردیە کە سەرباز بووە. بەڵێ بەس بەخۆی مایتەوە ئەوی لەبەر خوێندن دانایە و بۆ خۆشی سەفەری حەجی کردیە نەشاتیتەوە لەوێ. باپیرم ینی بابی مەلا مستەفا قەزدم بەرێ لەوێ کۆچی دوایی کردیە. بەڵێ بەس بڵێ خوێندەواری هەبووە یان نەبووە کەمەک، ینی کەمەک لە 1940 و ئەوانە تۆزێک ئەو لە ساری 1920 یان 19 سەفەری حەجی کردیە. پێش ئەو وەختە لە ینی تۆزێک خوێندەواری فێر بووە، بەڵام وەکو مەلایەتی نا. مامۆستای مەرحوم کە لە خزمەتی جەنای مامۆستا لە شەقڵاوە ئیجازەی وەرگرت؟ بەڵێ لە شەقڵاوە ئیجازەی مەلایەتی وەرگرتیە لای مامۆستا مەلا تەها. ئیجازەکەت لەبیرە بۆ نمونە کەیفێتەکەی چۆن بوو؟ بڵێ مامۆستام بە مەهرەجان بوو یانەوەتە هەر بە زارێکی بیان بە کتابەت بوو؟ ساڵی 39 بووە، نەزەواجیشی نەکردی ئەو وەخت. زەواجی نەکردی مامۆستا کاتی کە بڕۆنامە وەرگرتیە؟ بەڵێ ساری 41 زەواجی کردیە. مامۆستا ئیجازەی مەلایەتی وەردەگری هێشتانەکە خێزانی پێک نەهینە؟ بەڵێ دوا بە دوای ئەوەی کە بڕوانامەی وەرگرت حتمما بەڕێستان هەم نووسەرن و هەمیش لێکۆڵەرێکی بەتوانان لە ژیانی جەنای مامۆستا پێم بڵێ چۆن دەستی بە مەلایەتی کرد، لەکوێ دەستی پێ کرد، ئاخۆ بەس مەلایەتی دەکردیانەوەتە بەرنوێژی و چۆن دەڵێ قوتابیشی هەبوون؟ بەڵێ مەلا مستەفای هیرانی کە ینی باوکم تەبان مەلا مستەفای هیرانی یان بێلینگەی زار بەزار بش لێ دڵباس مامۆستا پێمان خۆشە. بەڵێ زار بەزار برێ مەلا مستەفای بڵباز. بەێ ئەوە بە عشیرێت لە ئەسڵدا باسم بەس نزیکەی 200 ساڵە ئەوان لە هیران نیشتە جێبووینە. بازە ئامۆزاکانم ئەتا هەندێکیان دایان نووسی بڵباس، بەس هەر چونکە ئەو مەرەقی ئەوە نەبووە بنووسی بڵباس یان خۆشناو یانە بەس منتیقەکە خۆشناوەتیە. ئەو شوێنێک کە مامۆستا لێبوونە بە مەلایەتی ئیلا تەڵەبەی هەبووە لە ئاکرێ هاتینە لە تورکیای هیوا هەبووە هاتیە مەجموعەک لە ئاکرێ هاتینە ناوی یەکەچیانم زانی بەو ئاخرەی کە دیتمەوە اختیار ببوو زۆر تێ من لای بابت تخین دیتم ناوی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی دری و چەند کەسی دی لەگەر بووە یەکی دیشی لەگەر بووە ئەوم نەدیت هەر ئەوانی دیم کەسیان نەدیتێ بێزگە لە مامۆستا مەلا عەبدوڕەحمان بە ناوی مامۆستا مەلا بەهروز ناوی مەلا بەهروز بووە ئەویش مەجموعەک بووینە لە گەرۆتە لای بابم خوێندیتیان و لەو گوندانەی کە باسمان کرد مەرجنیە گوندەکان فەقی خۆیان هەبووبی چونکە فەقی ئەوێش چووی نەجێ دیکە لە هەولێر کە نیشتە جێ بووە بە یەک جاری چکە یەک دوو جار ئەمە هاتین هەولێرێ و چووینەوە لە 61 ئەمە هاتین دوای لە هەفتا دیسان چووینەوە یان پێشی هەفتا دوای هیران بەرێ
لە هیران چەند جارە نەما هاتیینە هەولێرە چوینەوە چوینە کوردستانی ڕۆژهەڵات و ینی ئێران چوینە خانە مامۆستا کە دەهاتە هەولێرە و کۆمەلایەتی داهاتە هەولێرە مامۆستا کە داهاتە هەولێرە نەخێر بەنیازی خۆ قورتارکردن بوو لە شەڕی بینی برین شەڕی کورد و شەڕی بەغدا. دەمەوێت باسی هەولێر بکەین ئەو کاتی کە جەنای مامۆستا هاتوتە هەولێر لە کام مزگەوت مامۆستا ئەو مزگەوتانی کە تێدا مەلایەتی کردیا و ئاخیر مزگەوتیش ستا بۆن منە مزگەوتەکە ئێمە لێین مزگەوتی خانەقایە لە هەولێر مزگەوتەشی دێرینەکە مەولەنا خالید نەقشبەندی بە هەڵە دانەچوون تەوان چۆن دەڵێ ئەو مزگەوتە بەڵێ باسی مزگەوتەکان دەکەین ئاخیر مزگەوتیش ئەوە مزگەوتی خانەقای ئێرێکە لە ساڵی 1220 بەردەوە مادام ئەوەی لات مامۆستا مزگەوتەکان کە باس کردە و گوندانە هەر گوندە و مزگەوتی خۆی لێ بکە مامۆستا لێ بوایە بڵێ دواتر چیتر ماوە باسکە مزگەوتانێکە مامۆستا ڕۆشتی لەو فترەی لەو مزگەوتانە سێ مزگەوت لە هەولێر باوکم بڵێن لەوێ مەلایەتی بەر لە خانەقای بەر لە خانەقای مزگەوتی حاجی حەسەنی دۆشی لە نێزیک پێی دەگوترێت چایخانەی بایزی مەشهورە لە هەولێرە لێرە و هەروەها مزگەوتی مفتی لە قەڵاتێ مزگەفتی لەسەر قەڵاتێ مزگەوتی گەورەی قەڵاتێ بڕێ لەوێن دەرێش ماوەک لەوێ بووە پاشان لە ناوەڕاستی هەشتایەکان 1970 بەسەرەوە 1970 بەسەرەوە هەتا کۆچی دوای 1992 هەر لەو مزگەوتە بووە مزگەوتی خانەقاکە ئەو مزگەوتەش مێژوێکی دوور و درێژی هەیە مامۆستا کە لێرە بوو وتاری هەبوو بەرنامەی هەبوو پێشنوێژیش بوو تەڵەبەی هەبوون مەرحەلە برین قۆناغی ئێرەی کە بە تەمەندا چوو بوو زۆر ینی فەوقی هەشتا بوو لە کۆتایەکانی تەمەنی بۆ کۆتایەکانی تەمەن ئەو زۆر حەزی بە ئەدەبی فارسی دەکرد کە لێرە بوو گوتت هیچ نەیتوانی دەرس بڵێتەوە مامۆستا دەرسی دەگوتەوە دەیگوتەوە بەڕێ بەس ئەو دەرسانە بە زۆری ناڵێم لە ئەدەبی فارسی بوو یعنی لە زانستە شەرعیەکان لە زانستە شەرعیەکانیش بەس بەخۆ دەزانی بێتاقەتی زنی پاشی تاکە مامۆستا داتنە خزمەت علوم القورئان و علوم الحەدیث و یان ئوسوول فقه و ئەوانە دوای لە ناو شار ئەوە کەم پەرەی پێدەدرێ ینی تابڵی لە گوند زیاتر فەقێ ملزەم دەبی بە تەنها بە خوێندن بەشتی دی ئەوە نییە یعنی خەریکی شتی دی نییە و مامۆستای ئەوەشی دەوێت زۆر بە تەمەن نەبی لەبەرەوەی مەسادیری دەوێت تەحزیری دەوێت شتی دەبێت سەحەتی باش بی مامۆستا ئەوانە هەمووی لێرە دەستی بە گوتنەوەی ئەدەبی فارسی کرد لە ئەدەبی فارسیش لەوانش تەڵەبەی هەبوون کە باس ئەدەبی بڵێتەوە ینی مەوەسمەیە کە تەڵەبەی زۆر بوون وەکوی کە فەقێ بەو دەرەجە زۆر نەبوو چکە لەوێش بێتاقەتێکی هەبوو بەڵام حەزی دەکرد کە بتوانی دەرسەکە بڕێتەوە زۆر زار مامۆستای وا هەبوو کە گەنج بوو لە خزمەتی دەچوو لەو مزگەفتەکەی خۆی یعنی دەیبردە مزگەفتەکەی خۆی لەوێ ئەدەبی فارسی ئەدەبی حافزی شیرازی کولیاتی سعدی کەریما و پەندی عەتار و هەروەها فارسیش بڵێ بڵێ فارسیەکی نەک داریجەی ئەوڕۆکە ئەو لە عەرەبی زۆر باش بوو لە فارسیش زۆر باش بوو جگە لە زمانی دایکە زمانی کوردی بوو بەڵام ئەو فارسی و عەرەبیەی داریجەی ئێستانا نەخێت لە عەرەبی فوسحا و هەروەها فارسی فوسحا نووسراوەکانی هیچ نەماون لە نووسراوەکانی زۆر بوون حاشیەی هەیە نووسینی هەیە شعری هەیە بەڵام هەمووی لەو گۆزە گۆز و هاتوچۆ و ئەو شتانە ئەمە زۆر زار بارمان کردێ لەوێ چەند جار هاتنەوە هەولێر و چوونە ئێران و لە خانێ و لە گوندی گەزگەسک و لە زێوە و لەو جیانە هیچ شتێک لە بەردەست نەمایە هیچ. بەڵێ بینەرە زوو خۆشەویستی ڕچە لە خزمەتی یەکێکی تر لە قوتابیەکانی جەنای مامۆستا دەبین کە ڕێزار جەنای مامۆستا مەلا تاها شیرەیە لە خزمەتی ئەویشە سەربردەی جەنای مامۆستاوەندەی کە لە خزمەتی بۆ تەبعاً شت گەلێکی زۆری لایە بەڵام ئەو دەرفەتە کەمێکی ئێمە لامانە بۆ هیوایان کە بتوانین ئەوەی کە پێویست بێ لەسەر ژیانی جەنای مامۆستا باسی کە مامۆستا جان سەلام عەلەیکوم. سەلامی خوای لەسەر مولاشی و عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله. مامۆستای پایبەرز پێم بڵێ ئەو مادانەی کە لە خزمەتی مامۆستا خوێندوتە کامانە بوون و کامە ساڵیش بوون؟ بەڵێ ئەمە لە ساڵی 1970
لە شارۆچکەی هیران کە پێرە نەحی خۆشناو لە خزمەت مامۆستا مستەفای بێرینگەیی دەمان خوێن ڕەحمەتی خوای لە گۆڕی بێ گۆڕەکەی پڕبی لە نور و ئەو کتێبانەی کە لە خزمەت دەمان خوێن نەحوو بوو عیلمی مانتیق بوو چونکە ئەو پیاوە دەستێکی باڵای هەبوو لە عیلمەکان و شارەزایەکی باش هەبوو بە تایبەتی لە نەحوو لە مانتیق و لە فقی شافعی شارەزایەکی زۆر باشی هەبوو بە تایبەتی لە تەلاق و نیکاح و فەرائیز و ئەو شتانێکەوە پێویستی خەڵکن. بڵێ ئەو عیلمانی مامۆستا دەیگوتنەوە کامانە بوون بەگشتی ینی هەمووەکانی دەگوتەوە یانچی مامۆستا عیلمەکانی هەمووی دەگوتنەوە هەموو عیلمەکانی دەگوتنەوە و مەتنەکانیشی هەموو لەبەربوون و کەسێکی زۆر قسەخۆش و ڕووخۆش و یعنی زوان شیرن بوو بەڕاستی مامۆستایەک بوو دایمان کامە دەچوین دەرسمان لە خزمەت دەخوێن هەتاکو هەندێک لە شێعرەکانی حافزی شیرازی ئەوانەی بۆ نەخوێن باینەوە و زەوقەچی دەداینێ ئەوجا دەرسی پێدەگوتین زۆر خۆش بوو دەرسەکان و باش لێ حاڵیە بووین و شارەزایەکی باشیە بوو لەو عیلمانەی خۆمان ئەوانەی کە لە حوجرە دەخوێندران لە هەموو عیلمەکان دەستی باڵای هەبوو بە تایبەتیش لە وەکو باسم کرد لە نەحوو لە مەنتیق و لە برین ئەو کتێبانەی فقی شافعی بە زۆری شارەزا بوو. بڵێ مامۆستای مەرحوم بەکو مامۆستایەکی زەنابتانە یانی ئەوەی کە پێی سەرسان بووی لە پێگەی زانستێکی لە ئاستە بەرزەکەی مامۆسای لە کەسایەتی مامۆسای کامانە بوو وەڵاهی ئەوەی کە پێی سەرسان بووین لە مامۆستا ئەوە عیلمەکانی هیچ زۆر عالم بوو شارەزایەکی باشی هەبوو و یەکتریش لەوانەوە بوو کە کەسێکی ڕووخۆش و ڕحسوک و شیرن بوو و هەروەها زۆر بێداعیە و بێ تەکەبور بوو هیچ داعیە ئەو شتانەی نەبوو مەسەلەن داعیە و تەکەبوری نەبوو و خەڵکێکی بوو لەگەر خەڵکا داهاتەوە یعنی خەڵک زۆری خۆشەویە بەعام خۆشیانەوە چونکە دائیمەن ینی بەخەندە و قسەخۆش و شیرن بوو بەڕاستی ینی بۆیە خەڵک دائیمەن خۆشیەویە و کەسێکی شارەزایەکی باشی هەبوو لە عیلمەکان. بەڵێ ئەوەندەی کە لەگەڵ مامۆستا بووی سەربردەی مامۆساوی کە بینی بیت ئەوەی دەبێت باس کرابی لە خودی کەسایەتی مامۆستا. بەڵێ ئەوەی لە خودی کەسایەتی مامۆستا لۆم باس کرابی وەڵی خەڵک ئەمن ئەوەی لەوێ بووین کەس نەمدیە هیچ کەس خۆ بەعام ئللا خوا یانی ئەوەیە بەڵام برین مامۆستا بە زۆری بەعام باسییان هەموو خەڵک بە چاکە باسیەکرد یعنی هیچ کەسێکم نەدی کەوا زەمی مامۆستا بکات چونکە هەم سەخی و تەبیعات بوو و هەم پیاوێکی ڕووخۆش بوو و هەم شیرن بوو و هەروەها لەو ڕووداوانەیە کە باششەکە مەسەن لەبەر کاتێک لەو خانەقایی بووە دەرێن لە هەولێر لە خانەقای هەولێر بووە ماوەیەکی باش لە خانەقا بوو لە هەشتایەکان فەقێ ڕسوورێک هەبووی سەردۆری مامۆستا خدر سکتانی لۆی جێڕامەوە گوتی فەقێ ڕسووریش لە مزگەوتی قەڵاتێ بوو پێشنوێژی لە بۆ خەڵکی دەکرد جار بەجار گوتی ڕۆژێکی ڕەشاد مفتی هات جەنابی هات لە بۆ مزگەوتی چونکەوانە ئایدیوانە مزگەوتی قەڵات گوتی وەگو فەقێ ڕسوور چت پێ دەوێ گوتی وەڵا قوربان ئیمامێکمان دەوێت لە بۆ مزگەفتێ گوتی ئەویش گوتی وەڵا من ئیمامم چار ئیمام لۆدانای فەقێ ڕسوور چار مەلا لێرە ئیمامەتی دەکەن دەگوتی کاکە من هەر چار مەلایانە توێ ئەدەمەوە ئێمە وەکو ڕێز و حورمەت ناویان نادەین گوتی هەر چار مەلایان توێ ئەدەمەوە بەس مامۆستا مستەفای بێرلینگەیی لۆم نەقلی ئێرە بکە چونکە کەسێکی زۆر و خۆش و شیرینە و هەروەها قالب سووکە لە جەماعەت و لە ڕاپەڕانی ئەرکەکانی ئاینی ینی مامۆستاوەندە مەحبوب بوو و هەمیش خۆشەویست ئەو ئەرکانی کە لە سەرشانی بۆ نمونێت لە زمانی مەلایەتیە ئەدای ئەرکەکەی خۆی ئەدای ئەرکەکەی خۆی دەکرد بەڵێ زۆر ڕاستە وایەکی دیریش لەو شتانەی کە دەیەگۆ جارێک ڕووداوێکی جێراوە برادێک لۆی باسکردین گوتی مامۆستا تازە بوو بۆ مەلا لە گوندەکان بەخۆی باسی کرد مامۆستا گوتی تازە بوو بۆ مەلا لە گوندەکان و لە دەبەری سماقوریە بوو گوندەکانی سماقوریە مامۆستا لەوێ بوو مەلا بوو و عیلمەکانی هەموو لەبەر بوون چونکە ئینسان کە تازە دەبیتە مەلا و شارەزایەکی باشێ و دانیشتە شارەزای عیلمەکانە هەمووی لەبەرەوە ئاگادارە و دەرێگۆ مەتنەکانم هەر هەمووی لەبەر بوو بەڵام ڕۆژێک مەولود کرا لە مزگەفتێ گوتی کە مەولود کرا ئەمیش گەلک گوێم بە مەولود و شتیوە نەدابوو برێن هەندە احتیمام نەدابوو کابراش صاحبی مەولود گوتی مامۆستا مستەفا مەولودمان لۆ بخوێنەوە بەڵێ عادەتەن مەلای مزگەوت دەیان خوێندەوە گوتی مامۆستا دەنگت خۆشە هەم پێشم خۆشە مەولودەکەی تو بخوێنەوە وەڵاویش گوتی وەڵای گوتی بڕک لە مەولودێ گوتی ئەم گۆ کاکەمە عیلمی مەولودە نەخوێندێ بە ئەو فەقەیە بخوێنیتەوە هەر حەزی لێ بوو فەقەیەکە بخوێنیتەوە لەبەرەوەی بووەگەنا شارەزایەکی باشیە بوو مامۆستا دیارە کەسێک بووە کەسێکی ڕووخۆش و خۆشەویست بوو و فەقێشی زۆر خۆشەویان و زۆر تەشجیعیشی دەکردین لەسەرەوەی کەوایەمە
باش بخوێنین و ببین بە مەلای چاک و پاڵپشتیشی دەکردین لە هەموو ڕوویەکەوە. بەڵێ یەک تەمسیلی ئەوم لە بۆ بکە بە زبان کاتێک کە دەڕۆشتنە جەلسەی زانستی زانایی مامۆستا دادەنیشن چۆن دەستی پێدەکردەوە شەوق و زەوقەشی دەدا و چەندە حەریص بوو لەسەر تەدریسەکەی و لێپرسینەوە چۆن بوو لەسەردا. بەڵێ ئەمە هەروەکو باسم کرد کە دەچوونە لای جەنابی مامۆستا جارێ ئەو دەرسەی ڕۆژی پێشوو خوێندومان مەفهومی دەرسەکەی لێ پرسیارەکردینەوە دەیەگو هەمووی مەفهومەکەمان پێ برێنەوە تاخوا بزان مانگۆ ئەو دەرسی دوونێتان ڕەوانکردیان ڕەوانسیاری لێ دەکردین هەموو یەکەیە کە مەفهومی دەرسەکەی پێ دووبارە دەکردینەوە ئەوە یەک دووەمیش شەوق و زەوقێکی دەداینێ ئەمە هەدایمەن ینی پێکەنین زۆر بە زەوق بوو ئەو پیاوە ینی زۆر ڕووخۆش بوو هەندێک شێعری حافزی شیرازی وەک باسم کرد و شعرەکانی دی لۆی دەخوێندینەوە لەوەی ئەمە زەوقمان پیابی چونکە عەرەب دەرێ العلم يدرك بالذوق علم ینی ئینسان بە چ فێرە بێ ئەگە زەوقت لەسەر نەبی و مەسەلەن ئینسانێک بی بەسەرم بەبێ زەوقی بچە سەر دەرسێ هیچ شتێک وەرناگری بەڵام ئەگەر بە زەوق و شەوقەوە چوویە سەر دەرسێ دەرسەکەی باش وەرەگری و هەروەها دەچتە ناو مێشکت. ئەو زامانستا حەزی لێ بوو دائیمەن پێشەوەی بچین هەم پرسیاری لێکردین کە دانیشتین لە خزمەتی کۆڕەکەمان دەبەست و لەوەی خۆمان حازرە کرد لە بۆ دەرسەکان هەم پرسیاری لێکردین ینی مەفهومی دەرسەکەی لێ پرسیارەکردینەوە و هەم زەوقشی دەداینێ و ئەو فەقیانەی کە لەگەرمەش لەوانە خوێندێ چەند ماوەستا خدری سکتان بوو وەکو باسەکەشم کرد گوتم ئەو ڕووداوێکی لۆ جێڕامەوە و مەلا محەممەدی کوڕی شێخ ئەحمەدی بوو مەلا کەمال بوو و چەند مامۆستای تریش بوون لەوێن دەرکا دەرسمان لە خزمەتە خوێن چونکە من دوو جار لە هیران خوێندیتم جارەچێ بە سوختەی جارەچێ بە سوختەی تەبیعی لە کنەوەی لە خزمەتەوەی نەبووین بەڵام جارەچیان کە مستعید بووین لە خزمەت جەنابی مامۆستا مستەفای بێرنگەی بووین کە ئەو کاتی پێشانە گۆ قازی. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وأصحابه أجمعين. ما مستمع مصطفى هیرانی کە بێلینگەیی بووە مەشهورە بە هیرانی لە هیرانی ئیمام و خەتیب بوو ئەمن لە ساری 66 لە خزمەتەوی چوومە خزمەتەوی لۆ خوێندنێ لۆ فەقیاتێ بەخۆم سێ سوختەشم هەبوو لەگەر مامۆستای چیش مامۆستا مەلا مەولودی کاوسەچی ئەویشم ڕەفیق بوو لەگەریەوە هەردووکمان لە خزمەت مامۆستانە خوین سا بدایەتی دەستم بە سيد عبد الله صرف كرت سيد عبد الله صرف شرحي شافية متن ابن حاجبي وكو كافية متن ابن حاجبي لسر نحوي شافيش لصرفية دستم بكت سيد عبد الله من خدمت خوين باش سيد عبد الله دستم عبد الله يزديك اويش العلم المنطقة ما مستا رحمتي خوالي بزور حزي علم المنطق ولا علم كان لعموش زياتر حزي لعلم المنطق دستم عبد الله يزديك عبد الله يزديش علم كتابة شرقة هذا الشمل كنبي لوين دخوين دوري كمتر لسارتي لخدمتي بو طبعا او كتبهم تواكلها بس ما يكتب زول معنا هل وندم لخدمتي يخوين ما مستا رحمتي خوالي بزور عالم بو يا شي زور زيلك بو قاضي منطقي بو يعني لا شورشي ملا مصطفى وقتي خوي لو وقتي وقاضي داندرابو مفتح المعين هي كإعانات ساجد السروي داني حموي لبلبو حموي بحفظ لبلبو هالسؤال اللي ياكل يعني حفظا جوابي أداوة لو علمانا عالم بو سوري نبو وحزي شي للشاعر بو لا أديب أدب أشتانا بزوري شعري حافظي شيرازي هي فارسي أو يخوينو دائما لسزاري بو أو يك شعري ملاي جزيري أو شي زور حزلي بو أو أنا شي هو لبلبون بيخوينن زعما مدتشي لخدمتي بوينو او ايشي شي اكل اعتمادي وصار خوب ونقبري وصار خدشي لصرف فتره وزكاه وشتا خصوص خدشي بيلينجي بون او ينهبو عارض ينهبو باخسي ينهبو لسنا باخسي ايش يكل زراعتك نوش ساندن قال لك زعما مجد خدمتي دا تسوين لو ايشي عندك زعما دهاتو درسي في اغوتي مدرسي خوش بو بيدعي بو متواضع بو يعني تماشت كل بعد بملايتي ناقج اعتماد بزيش خو نادا تقول ملا مشهورة پستك شي شلارش دبرك رجلي نبو بس ملياش زيرك بو
لە مووقیفەکانی هەندێکی کە لەسەر بانی مزگەفتە دەرسمانە خوێنەما دەرسی ئەو عەبدوڵای یەزدی مەخوین کە مەنتیق بوو یەکێک هەبوو لەوێ چکە هێزی سەفین لەوێن دەرێ بوو کاتیبی هێزی بوو مامۆستا بەخواندێک شعری دانا بوون لە باسی بتولەتی پێشمەرگە و ئەوانە و هجومی سەفین و زینە تیر و کوڕک و ئەوانە نیە ئەوانەی داناون بەس بە عەرەبی ئەو کابرا کاتبی هێزی بوو کاتب هەرجینێکە زەحمەت بوو چاپ وشتانە لۆی چاپ کردبوو ئەوزە گوتی مامۆستا پێم خۆشە ئەمیش دەرسەکەم پێ برێ مامۆستاش گوتی باشە مادەم ئەتوو پیاوەکی ئەندێژ من ئامادەمە گوتی مامۆستا لە علمینگۆ لە علمینگۆ چه علمك لە هەمووی ڕقترە و نخۆشترە مامۆستا فەرمووی علمی منطق گوتی ئەدی لە علمی منطق چ کتێبێک لە هەموو کتێبەکی زەحمەتترە فەرمووی عەبدوڵای یەزدی ئەگوتی ئەمن ئەو کتابێ خوێن ئەوستاش گوتی باش سبەینی وەرە ئەو ڕۆژی ڕۆژ سبەینە هات دەستی پێکرد بە دەرسی ئەمە لەو لای دانیشتین مامۆستا دەگەری وێ ڕاچوو تقریبا لاوانە نێچی سەعاتە چیەوە دەست پێگۆ کامە هیچ بیدایەتی نەبوو تێناگەیدم علمە چکە دەبی بیدایەتت هەبی دەبی ئەوەلیاتت هەبی هیچ تێناگەی هەر خۆی کردکە دەیگە بەرێ دوای مامۆستا لە خۆ بۆ گوتی تێگەیشتی گوتی بەرێ گوتی کۆرە چ تێگەیشتی وەڵا هیچی تێنەگەیشتی کابرا هەندوو هەند چابوو نەهات و دەرسێمەشی هەموو چوان ئەو ڕۆژی ئەوە لۆ خۆشیە مامۆستای مدەچی لەوێن دەرێکە مارێ کاچیش لەوێن دەرێ بوون کاک عەلی مابوو بابێ ئەو کاک مەلاسانیەی کە ئێستا شێخە لە هیرانێ کاک عەلیش مەلایەکی بەقووەت بوو مدەڕیش بوو لە کنەوی خوێن بووی مامۆستا لە کنەوی فەقێ بوو لە کنەوی ومؤيدي طريقة تصوف جبو ما مستبخوي تأيدي أو ربازي طريقة تصوف أوي بس تصوف طريقة شيء صحيح وراستي وكو إمام غزالي طبعا ببيخ خرافات وببيخ زرق وشيرو آقر خواردن وشلانا حقيقي أوي بيخوشبو تأيدي يكل ولو تكري دقر خدشي زور برادراتي هبو دقر خدشي زور حزيلي بو لا برادراتي وقصو صعبته قصو خوشو صعبته أشتاني هبو والشعر وشي قلتم شعري زور حزلي بو دائما شعري أخوي النو يكك هبا مقابلي يعني شعري بزاني بازور خوشي دوز قاسي ذكر أو الشعر يعني مكرانه بو حزلي وشتانه بو زور بل الروزاني سدي زوري خو ما عندك كان بدايتي دسي بتلبي يقول دسي بما أقو يعني حدشي ما عندي بوني خوي بو سر فكر بس دا يويسكا أما فيربين فقير فيربيتن زوري خو ما عندك زور بيخوش بو تلبي لك ربي بيته زور لسديني حريص بو قصوري نبو لو ناحية بورع وبتقوى بو بس لنواجه زول موسوس بو كدست نواجه داعة بس بدايتكي عندك زاد 2000 عندك زاد 3000 نيتي ديناو بتاليا كدو نيتي ديناو بتاليا كدو اوش دلالتك على سر زيادة ايمان وزيادة عقيدة وزيادة دينك كبقوة تربو سوشي دري الشيطان ناس لنا وخانة خاربي كدي وسوسه اكل الانسان شيء الانسان شيء ايماندار وسوسه اكل زياده مال عيني وكو من داري خو سري اكل نالم زور بدعيه بو زور بتكبر بو تكبري نبو كدا انج دغه ما حر وشي رفاقتي وشي بنادرات تشبو يعني نقبل ما مستاو خو فرز بكا اوشتانا وانا نبو ما مستا زور بدعيه بو شرعي منطقي هموي لكنبي اكرا نكاح وطلاق اوشتانا دهات نكنبي اواني اقو بس عندك زار ئەگە کەسێک مەسەلەن لە بەردەمی ڕاوەستا باویان ئەوەی کردبا خۆی لێ تووڕە ئەکرد مووقیفەشی ئەنتی کەسم بەبیرەکە خزمەتی داهاتین لە هیرانێ لۆ شەقراوەی جێب بوو هەنجی جێب هەبوون سواری جێبەچی بوو مامۆستا مەشتە پشتەون کابراک پێشمەرگە بوو بەناو پێشمەرگە سلاحی وێ بوو مامۆستاش بەخۆ دائیمە سلاحی وێ بوو ڕەمەزان بوو کابرا جغارەی پێکرد لەناو تورمێ جغارەی پێکرد مامۆستاش لە پێش و سوار بوو ڕەمەزانیش بوو مامۆستاش هەوریدا گوتی کاکە ئەو زغارەدانی ڕەمەزانە کابرا گوێی نەدێت گوتی کاکە ئەو زغارەی بکوژینەوە کابرا گوێی نەدەیە هەتا جاری سێمین دەمانچەی وێ بوو دەمانچەی دەرینا مامۆستا سواری کرد و لەسەر سەریدانا گوتی دانێ سەگ باب ئەو زغاری بکوژینەوە سەگ باب کابرا ڕاست زغارەکەی هەلە لەستی بەر بۆ لە دەستانەی زای چ بکاتن مامۆستا ئەو مەوقیفانە زۆر بە شەجاعەت بوو بە غیرەت بوو ناتە سادق بە تایبەتی لە دەربارەی دینی قصوري نبو والتقوى زور بو زور بتقوى بو نعلم عندك زار سيزار نيتي دينا لنوجه رحمتي خوالي لبي من دار كان شي امام استا محمد فقيه بو هنجي استا مدرس زور مدرس شي ناجي امام استا تاهير دكتور تاهير او لهولي رساله جامعيه اوانش انساني زور بريز وساكن
مامۆستا محەممەد بەڵێ خاوەنی ئەو گۆڕانە بۆن منە ئەو خاوەنی ئەو مزگەوتە بوونە لە بەڵێ. سەرەتاوەنیە بەڵێ مامۆستای مەرحوم بە ڕەحمەتبی کە هاتە ئێرە هیچێک لەوانە لە ژیاندا نەمابوو. نەخێر ئەوانە هیچیان لە ژیاندا نەمابوون کە باوکم لە دوای ساڵی 1970 هاتیتە ئێرانە هاتیتە ئێرە بەر ئەوانە نەخێر لە ژیاندا نەمابوون. ئەوانە گۆڕەکانن بە ڕەحمەتی خاکەون هەر لە نێو مزگەوتی خانەخان. بڵێ مامۆستا کە لێرە بوو تقریبا بەڵێن 10 ساڵێک لێ ماوە دەکە ئەوەندە بڵێ لە 1970 هەتا 92 ینی با بڵێن نزیکی 10 ساڵێکی مامۆستا لێرە ماوە. تەمەنی مامۆستا ئاخیرەکەی بوو لێرە وەفاتش فەرموو دواتریش هەر لە هەولێر بڵێ تەرمەکەی نێژراوە نێ مامۆستا بەێ لە قەبرستانی شێخ ئەحمەد. بەڵێ مامۆستا لە ئاخیری تەمەنەکانی کە لێرکوانە بوو دەیتوانی وتار بخوێنێ ئەو 10 ساڵێک کە لێرە ماوەیەک وتاری دەخوێندەوە پاش ماڵی لە چێ بۆ کات مامۆستا ماڵمان لە حەی عولەما بوو گەڕکی مەلای دەهاتە ئێرە وەڵی هەر یان جاروبار لەگەری داهاتین جاروبار بەخۆی داهات نەشید بەێ بە چ دەهات وڵا ینی وەسائلی ڕێچ بوو هەبوو ئەو کات بەخۆی زۆر باش بەس پاشان کە ینی تااقەتی نەما لێرە مامۆستا مەلا محەممەد بە ڕەحمەتبی لە کەرکوچ ڕاهات لێرانە باوکم پێشنوێژەکەی هەردەکرد ئەو خوتبەی دەخین دەوەرمەێ چەند لە کۆتایی تەمەنی نەیتوانی بێتە مزگەوتێ وڵا هەر دەهات ساڵی وفاتی بەس تا حەدێک ینی لە خوتبەدان ماندی بوو بەس پێشنوێژی هەر دەکرد هەتا کۆچی دوایی چەند ڕۆژێک پێشی کۆچی دوایی ئەو هەر دەهات لەوەی ماشەڵڵا و قەناعەتی زۆر بێرە داهات لەبەرەوەی برین دڵیان ڕاگرت بوو جەنابی شێخ محەممەد سایب و کاک نەجاتی شێخ نەجاتی برای بەڕاستی یعنی ئێستاش ئەوان زۆر پەیوەندیان لەگەر پەیوەندیمان لەگەڕەنەوە دێنە ئێرە دێن ئەو پەیوەندی کە هەبوو حتمما بۆ باشی هەردلا دەگەڕێتەوە بۆ دڵسۆزی بڕواداری هەردووچان دەگەڕێتەوە بۆی کە هەم خاوەنی مزگەوت و خانەقاکە با بڵێن هەمیش خودی مامۆستایەکە بێکەوە دەستباریەکیان گرتەوە بۆی بتوان ئەو پامەکە لەسەر شانیان بە جوانی ئەدایکردنی بیگەێنن وایە بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان لە خزمەتی مامۆستا سابیر دەبین کە ساڵانێکی زۆر لە خزمەتی مامۆستای مەرحوم بووە حتمما بەهۆی ئەو ساڵە زۆرانەی کە لە خزمەتی بووە پشک و بەشی لە بەرەکەت و لە معریفەت و لە تەدریسی ئەخلاقی و علمی مامۆستا وەرگرتووە. زابزانی مامۆستا چی لە یادە لە بەمان باسکە لە پێگە و پلە و پایە و خزمەت و کەسایەتی زەنای مامۆستای مەرحومە. مامۆستا جان سەلامی خوات لەسەر بێ. عەلەیکم السەلام ورحمەت الله وبەرەکاتوه بەخێر بن یاخ. زۆر سپاس. مامۆستا ئەو ساڵانێک کە بە دەقیقی زەنابتان لە خزمەتی مامۆستا بوونە تقریبی چەند ساڵ بووە و ئەو مادانەی کە خوێندووتانە لە خزمەتی کامانە بوون؟ تقریبا لە ساڵی 61 و 62 ئەمن سەرەتا دەرسی قورئانم لە خزمەت مامۆستای دەخوێن. پێشتر خوێند بووم لەکرد مامۆستایەکە تقریبا نێزیشی 1-2 دژوم خوێند بوو بەڵام هەر ئاوا یعنی وەکو بڵێ ڕەوانم کرد بوو بەبێ ئەوەی کەوا خوێندەواری و شتیوام هەبێ و بزانم و تێبگەم. جاکە چوومە خزمەت مامۆستا مەستەفای ئەو بووە مەلای مەلای گوندی جومعان داهات خوتبەی لێ دەکردین. گوند دۆرێ ئەو گوندە دۆرەیە هەوا هاتە گوندی دۆرێ ئەو کاتی ئەو کاتی مامۆستا داهات خوتبەی لێ دەکردین ڕەمەزانانیش تەراویح و شتیوای دەکرد نەدەچەوە هەر لە کنەمە دەبوو لۆ بەخۆی لە کوێ ماری و کاتی بەخۆی ماری لە بینی دۆرە و هیرانێ بوو جێیەکە پێی دەرێن سینگە تەندورە وایە ماری لێ بوو دوور بوو تقریبا دەوری 20 دقەی بە پێیان دوور بوو مامۆستاش تقریبا برین مەیلە و بە ساڵان چوو بوو مەیلە و اختیار بوو ئیدی مام حاجی حوسێن هەبوو مامی بابم بوو بە زۆری قۆناغی ئەوێ بوو لە کنەوی بوو یعنی لە ماڵی خۆی ماڵتان لێرە لە بۆ تەرتیب نەکردبوو بە میوانی دەماوە یان ماری خۆی هەبوو لەوێ بەس ڕەمەزانان دەماوە لێرە ڕەمەزانان نەدەچۆوە لە بۆ بەرێ بەعایلەوە دەهات عائلەك ماری لە هەر لە دۆرانە 20 دقە دوور بوو لەمە ماری 20 دقە لە سینگە تەندورەی بوو بەڵام بەخۆی هاتچۆی دەکرد بەس ڕەمەزانەکان نەدەچۆوە دەماوە لەکن مام حاجی حوسێنی مامی بابم بوو مام حاجی حوسێن
پیاوێکی ئەهلە تەخوا و بەدین و مسلمانێکی باش بوو زۆر حەزی لە خزمەتی مامۆستایی بوو بە حەقیقەت جا لاوی دەماوە ئیدی وەڵحاسری ئەمەش وردە وردە دەستمان پێکرد مەجموعەکی تقریبان دەوری ممچینە هەشنۆدە کەس بووین دەچوون لۆخینێ بەڵام ئاخیری وا بوو ئەوانە هەموو دابڕان و لێگەڕان یەکەچیان نەبی دوایە بووە مامۆستا ئەگەرنا ئەوانی کە هەمویان دابڕان و نەیان خوێند ئەمن مامەوە بە تەنها خوێندم لە خزمەتی ئەوجا هاتمە لە پاشی ئەوەی قورئانە ختم کرد و وردە وردە بڵێن خوێندەواریم پەیدا بوو ئەو لە ئیملاو ئەوە ئەوجا کتێبی ئەحمەدی و عەوامیل و ئەوجا ئونموزەج و ئیزهار و عیزی و سعدینی و تەسریفی مەلا عەلی و هەتا کافیە و جامی و ئەوانە تقریبا مجموعی ممچینە 6 ساڵان ئەمن بۆ مادانە خەریک بووم هەر لە خزمەتی مامۆستای لە خزمەتی مامۆستا بە بەردەوامیش بە بەردەوامی بەڵێ ئەنی ئەو مادانێک کە باس کرد هەموو تەواوکردن لەکنی بەڵێ هەموو یان بە پسری دەداخین مامۆستا بەرێ بە پسری دەتاخین بە نیوە چڕیان تەواو کرد نار بە تەواوی دەمان خوێن تەواوی ونوجەج خالەو ئەقول بوو هەردوومان دەخوێن عیزی مەتنی سعدینی بوو هەم مەتنەکەمان خوێن هەم شەرحەکەشمان خوێن ئەوەی دی تەسریفی مەلا عەلیمان خوێن وەڵع ئیستیعارەمان خوێن لە پاشان دەستم بە کافیە و جامی کرد گەشتە ئاخیرەکان نارە ئاخیرەکان نا بڵێن ئاخیرەکان ڕۆژی لەگەڵ بیداەتی مستعیدی و ئەوانە ینی نەگەیشت ئاخیرەکان لە خزمەتی ئەو نان نەگەیشتمێ لە ئەو جارەی نەگەیشتمێ بەڵام دوای ماوەک دەربەدەری مامۆستا ئیدی وەڵحاسی ئەوی شوای لێ هات شەڕ و شۆڵ و هەراب و دەربەدەر بوو وەختە چکەتە هەولێرێ مامۆستا لەوێن دەرێ ئیدی دیار بوو ئیدارەی نەکرد ناڕەحەت بوو هاتەوە منتخی خۆشناوەتی بەڵام چوە چێ ئەو جارەی ماری حاجی بەدیعی هەبوون لە چیوەی حاجی بەدیع بەناوبانگ بوو پیاوەکی خانەدان و خۆناغ بوو لە چیوەی خوارەیان پێدەگوت ئیدی چۆوێن دەرێ ڕەحمەتی خوای لێبی مامۆستا مەلا جمیلی کوڕی زۆری حەز لە خوێندن و ئەوانە بوو ئیدی بە فرسەتی زانی دەستی بە خوێندنێ کرد لە خزمەت مامۆستای ماوەکی باش تقریبا 2-3 ساڵان لە خزمەتی خوێن زۆر شتی لێ فێر بووم بە حەقیقەت وێ دەنا مەلا جەمیل پێشتر دەئیمە خەریکی ڕاوشکار و ئەو شتانە بوو بەڵام ئەو کاتە کەتە سەر خوێندنێ پاش هەنجینێ شێخا تۆفیقی سەردۆری هەبوو شێخا تۆفیق زاوای حاجی بەدیعی بوو بەبزەم چیژی حاجی بەدیعی پێم وایە خێزانی بوو کوڕەکی هەبوو لە بەرخینەی دانابوو ناوی مەلا جونەید بوو بڕک لە من کچکەتر بوو ئەمرێ خوای کردیە بە حەقەت زەلامەکی زۆر زیرەک و بە مستەوا بوو ئەخر تەبعی پاشەوەی بۆ مستەعید و ئەوانە ئەمە ڕەفاقەتمان بوو لە خزمەت مامۆستای ئەمن ئەو کاتی لە هیرانێ مەدرسێ هەبوو مەلا جونەید لەوێ بوو ئەمن عەبدوڵڵا عەزیم لە خزمەت دەخوێن هیچ جار پاش ئەوەی کە تو دەرسانت خین مامۆستا دابڕا و ڕۆشتە هەولێر دوای قەدەروە بوو دیسانە بڕۆیە خزمەتی مامۆستا بخینی دووبارە مامۆستان ناڵێم ئەوەل جار لە چیوەی ماوە 1-2 ساران دوای شێخا تۆفیقی سەردۆڵی بابی مەلا جونەیدی پیاوێکی زۆر زیرەک و لەبلەبان و بەتوانا بوو بە حەقیقەت داوای لێکرد بردیەک نەخۆ بردێ سەردۆری لۆ بردی لەوێ لە خزمەتی بخوێنی دەی خوێن ئەوجا مامۆستا لە سەردۆری بوو خەبەری لۆ من نردگوتی بێ لێرە بخوێنی طبعا شۆڕشی ئەیلول بوو شەڕ بوو ئەو لە ئیملا ئەوە نەبوو تۆپ و تارە و قەس و ئەو شتانە هەبوو ئەمن پیاوێکە بۆ حاجی محەممەدیان پێدەگوت تقریبا ئامۆزای بابم بوو والله زاواژ بوو لەگەر مامۆستای خێزانیان خوشک بوون گوتی والله ئەمن لەگەرت دێم ئەخ سەردۆر دەناو چیا شتیوا دەدات دەڕۆی وڵی دی چوین لەوێن دەرێ بۆچی چوین لە دیوەخانەی شێخا تۆفیقی پاری دابەوە گوتی وەرە گوت مامۆستا کام مەدرسە شتە گوتی وەڵام مەدرسە نیە بەڵام دیوەخانەی شێخا تۆفیقەوە چی مەدرسەیە وەرە شێخا تۆفیقیش بەخۆ فەقەیە ئەویش دەخوێنی ئەتوش بخوێنە و ئەگەر فەقەیدیش هەبوون ئەو جاهەنجینێ مەدرسەش دەکەینەوە ئینشاءالله بەڵام هیچ درم نەهات ڕاستە خوب دەێنەوە گوتم وەڵام مامۆستا با بزانم با بچمەوە بزانم داخۆ لە مارە ڕێیان کۆ ئەوان بچم لە ماری عالەمی ئۆلا ئیملا پێم خۆش نەبوو والله ڕەفزم کرد
دوایە تقریبان 1-2 سارانیش مامۆستا لەوێ ماوە پاشان جینێ تەڵەبەیدی هەبوون لێ مامۆستا نام بەس شیخا تۆفیق پاشان مامۆستا گەڕاوە هیران مامۆستا حەزی لێ بوو تەڵەبێ بوو لەبەرەوە مەسەلەن ئەوە بانجی بەڕێستانی کرد و پێخۆش بوو بکاتە حوزرە و مەدرسە حەزی لێ بە حوزر و مەدرسەی دابنێ لەوێ دواتر لە چێ مەدرسەی هەبوو مامۆستا دوایە مامۆستا بەخۆی تەشریفی گەڕاوە هیرانێ ئەو کاتی هێزی سەفینی هەبوو بووە قاژی و مەدرسەشی دانا ئەمەش مەجموعەک لە خزمەتمان دەخوێن مامۆستا مەلا عوسمان دەیخوین لە خزمەتی ئەمن بووم بەڵام من مامۆستا ئەسەم پێکەوە نەبووین لە خزمەتی بەرجیاجیە جەماعەتی دی هەبوون ئیدی ئیکاموسەچی و ئەوانە بوون مەلا مەولود و وابزانم مەلا ئیسماعیل و ئەوانیش لە خزمەتیان دەخوێن ئەو کاتی قۆناغەکانی دی کە تو لە خزمەت خوێن هەر ئەوەی بیان دواتریش لە شوێنی تر بەردەوام بوون نانە ئەمن بەس عەبدوڵازیشم لە خزمەت خوێن ئەو جا پێی دەگوتم دەیگۆ مەلا سابیر خۆزیە مادەی ئاخیریشم هەموو بەخێو پێکوت وای لە خزمەتم لەکنە من خوێن بە میگم وڵای مامۆستا من زۆرم حەز دەبێت لە خزمەت جەنابەت بم بەڵام بەداخەوە ئەو زوڵفەکەەوە شەڕ و عالم هەموو دەربەدەر و ماڵوێران بۆ هەندێک پەراگندەی ئەولا بووینەوە ئیدی وەتی وەڵڵا عەلا کولین من حەزم لێ بوو ومێدم بەتوو بوو وتم مامۆستا دەستماچەکەم ئەوە نەجابەتی مامۆستا ساڵەکان زۆر بوون کە تو لە خزمەتی بووی هەندێک باسی بۆن منە کەساتی مامۆستام لە بکە ئەو عیلمەی کە مامۆستا پێی بوو وەڵی مامۆستا لە هەموو عیلمەکان زۆر مەعلام بوو بالأخص نحو صرف و منطق و بەلاغە و ئەوانە بەحقیقەت بێ زۆر زانایەکی بەرز بوو لەو عیلمان ئەمن ئوسوولم لەکن نەخوێن بەڵام قەناعەتم وا بوو کە لە ئوسوول و ئەوانەش هەروە بوو بەخۆی لەومەی دەجێراوە دەیگۆ من تقریبا 3 ساران ئاوارە بووم لە ئێرانە وجا لێرە گوتیان ناوی وا هات بوو گوتیان نەمایە مردیە لەبەرەوەی تەلەفۆن و مەلەفۆن و شتیوان نەبوو پێشان هاتۆ شت کەم بوو گوتی کە هاتمەوە مەلا ئەبوبەکر هەبوو مەلا ئەبوبەکر ئەویش هەر تقریبا دەکا خزم عائلەکی مەلازادە نەماری مەلا یەحیا وەڵڵا وابزانم زاوا بوو لەگەر مەلا مەجیدی شێخەڵڵا و ئەوانە ژن بە ژنیان کرد بوو مەلا یەحیا و مەلا خالید و ئەوانە کوڕی مەلا خالید کوڕی مەلا سەلیمی بوو ئەو جا ئەوان کەتبوونە لای دەشتێ و ئەوانە چونچی مەلا دائیما لەبەر ژیان و گوزەران و ئەو لا ئیملاەوە پەراگەندە دەبی و ئاوارە دەبی و ئەو لا ئیملاەوە مەلا خالید کرد بۆ لای دەشتی کۆیە مەلا یەحیا کرد بووە لای منطقەی مەخمور و دیبەگە و ئەوانە لە کاریتان بوو گوندەکەی لەوێندەرێ لەوێ مەلایەتی و شتیوای دەکرد ئیدی مامۆستا مەلا مستەفا بەڕەحمەتبی جێ هەبوو کە بڕواتێ مەدرسەی نەبیتن یعنی ئەو مەدرسەی لێ نەکاتەوە ئەوەندەی کە تو شارەزاد لێ هەبی مامۆستا ئارێ وەڵڵا هەبوو وەختی خۆی لە پونجینەی مەلا بووە ئەو پونجینەی ئێرە ڕۆگەرۆتەی مەدرسەی نەبووە لەوێ لە بیرۆک و ناودارۆکان مەلایەتی کردیە لەوێ مەدرسەی نەبووە ئەنی هۆکار هەبوون کە مەدرسەی نەبووە گەنا بەخۆی حەزی هەبوو بەخۆی زۆری حەز لێ بوو ئەرێ وەڵڵا بەخۆی هیوایەتی بوو فەقەی هەبن بەڵام ئیشی بە فەقەیان دەکرد مامۆستا تەبیعەتی وا بوو دائیما مەرکوشتی هەبوو لێرە ئەمەی دەبێر پێمەڕێی پێدەکردین بەربژێری پێدەکردین دەرسی پێگوتین وەڵا فێرە کاسی بیشی کردین خوا خێرێ بنووسی یعنی ئەو فێرگەی مامۆستا جگە لە مەسەلەی تەدریسی علمیەوە طبعا لە ئەخلاقیش لی فێربوونە مامۆستاش پێیا بەرز بووە هەم فێرە کاس بیشی کردوون ئارێ وەڵڵا ئارێ وەڵڵا فێرە کاس ئەخلاقیاتی زەنای مامۆستا بۆی کە ئێمە دەرسی لێ وەربگرین لەو خەسڵەت و سیفەتانەی زەنای مامۆستا کە هەیبوو وەکو مامۆستایەکی ئاینی وەکو قودوە و پێشەنگ و پێشەوە هەم ڕۆڵ و دەور و کاریگەری لە بوارە کۆمەڵایەتیەکان لەسەر خەڵکی ئاوای ئەم شوێنێکە لی مەلایەتی دەکرد چەندە کاریگەر بوو و بە چ زۆر مەشهور و باو مامۆستا وەڵی مامۆستا بە حەقیقەت بێ پیاوێکی مادی نەبوو پیاوێک بوو لە دوو ئەخلاق و ڕەوشتی بەرز و عیزەت بوو بەڵام تەبیعاتی بڕەکتون بوو زوو تووڕە دەبوو بەڵام زووش چاک دەبەوە تەبیعاتی وا بوو هەر دەچوو هەندێک جاران تووڕەی پێوە دیار لەوانەیە لەسەر شتی حەق بوو بێ لە شتی حەقەرێ وەڵا لە شتی حەق تەماوە تووڕە دەبوو بەڵام زووش چاک دەبەوە
هیچت لەبیرە مامۆستا لە سەر بردەی مامۆستا لە بەمانی باسکە ئەوەندەی کە لە خزمەتی بووی وەکو چی ینی هەم لە ڕووی هەڵوێستی مامۆستا هەم لە ڕووی لەتیفەیەکی ژیانی مامۆستا هەم شتێک کە پێت خۆشت لەبیرت مابیتۆ تا ئێستا لەتیفەی زۆر بوون بە حقت ئەمە کە فەقێ بوون لە هیرانێ لە گەرەمە لە حوجرێ وەختەچێنانی دەخوارد وەلەو کە بووە قازی هێز لەوێ نەفرەچیان دابووێ و خواردن وشتی لۆ دووچکاو لە ئەملا بەڵام ئەو هەر گەرفەقیانی پێخۆش بوو زۆر جاران کەرات بۆ شتیوا دەهات ئیدی مامۆستا دەیگۆ فەقینە دەی وەچی خۆتان دەی لێ بکەن ئەمیش وەچین گۆ چم و بەرکەت چم و بەرنەکەن ینی ئەو هابوو ینی وەک خۆی وەکو فەقەیەک حەساب دەکرد زیانە دەکردەوە ناوەڵڵا ئەو هابوو دەگەرم مامۆستای مەرحوم بەڕێسان وەکو کوڕی ئەو شتێک لەسەر بردە و ژیانی زانای مامۆستا بتانێ باسیکەن یان لە کۆتایی شتێک ناوێت باس دەکەین وەکو مەجلیسی مەلایەن خۆشە نوکتە و قسەی خۆش و ئەوانە بەس لە جددیاتی دەیگوت ئەگەر زندی بوونەوە هەبایە لەو دنیاە بینەوە سەر دنیا لە دوای مردن چەند جار زندی ببمەوە بێمەوە برێن چ پێخۆشە مەراقت چییە دەرز گوتنەوە دەیگوتە پێم خۆشە دەرز بڕێمەوە لە کۆتایی نمونە شعرێکی زانای مامۆستامان لەبە بخوێنی سواس دەکەین بەڕێ بولبول مەناڵە بە ئاهوزارێ ئەوە لێرە ئەوەی دایتەیە درێژ لەبەرەوەی تا قافیەکە ڕێک پێی ئاخیر بۆن دەکەی گوڵی بەهارێ یان دەڵێ مەلا تۆش مەناڵ لە دەردی دڵت ئەزری سابیران نایەتە ژمارێ ئەوە تەواوی نەکردی هەر ئەوەندەیە یان دەڵێ تالیبی دنیا نەتێرە بێڕەواز و خێر و بێرە ڕوڕەشە وەک بەری سێرە با بمێنێ بۆ حەیف چیم نەبوو بۆ ڕێی قیامەت غەیری گوناح و مەلامەت چۆن دەچم بۆ ڕێی سەلامەت ئەی حەیف سەدجار حەیف ئەمە سپاسی جەنابەت دەکەین کە ئەزیێت کێشایە هاتی ئەو ئەرکات کێشایە بەرامبەر ئەو بنەماڵانەی کە برین مامۆستایانی کۆچ کردو ئەوانەی کە چێ تەدریسیان هەبووە یان تەنها ئیمام و خەتیب بووینە یان شعریشیان هەبووە لە ئەدەبیات شارەزا بووینە بەڕاستی ئەوە ئەرکەکی زۆرە و لە بۆ ئێوە زۆر سپاسان دەکەین جێ شانازینە ئێوە کە لە خەریکی ئەو بەرنامە نەب. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی بینیتان پوختەیەک بوو لە ژیانی پڕ لە سەروەری ژیانی پڕ لە دەربەدەری ژیانی پڕ لە خزمەت و تێکۆشان ژیانی پڕ لە معریفەت و بەخشینی زانست و زانیاری لە حوزرە و مەدرسەکانی ڕێزار جنابی مامۆستا مەلا مستەفای هیرانی ئێرە مەفتەن و شوێنی لەدایکبوونی مامۆستا مەلا مستەفای هیرانیە کە شارۆچکەی هیرانە مامۆستا ساڵانێکی زۆر لێرە خوێندنی کرد و دوا بە دوای ئەوەی کە قۆناغەکانی خوێندنی مەلایەتی تەواوەکات و بڕانامە وەردەگرێت لە شارۆچکەی هیران و ئەو گوندانەی کە لە دەوروبەری هیرانە مامۆستا دەور و ڕۆڵ و کاریگەریشی زۆری هەبوو تاو کاتەی شوێنە جیاکانی تریشی وەکو مەلایەتی تێیدا دەستی خزمەتی تێدا هەبوو مامۆستای پایابەرز لە ساڵی 1906 لە شارۆچکەی هیران لەدایکە بێ لە 1992 لە شاری هەولێر وەفاتەکات ئەو کات کە جەنای مامۆستای مەرحوم وەفاتەکات تەمەنی پڕ لە بەرەکەتی 86 دانە ساڵە ئەو تەمەنەی مامۆستا هەموو تەمەنی لە سەرەتایی کۆکردنەوەی زانستی شەرعی تا ئەو کاتێک کە وەفاتە فەرمێ لە مزگەوتی خانەقا طبعاً کە دوا منزڵوم ئەوای جەنای مامۆستایە وەفاتەکات یعنی تووڵی تەمەنی مامۆستا لە نێو حوزرە و مەدرسە و میحراب و مینبەر خزمەتی کردووە ژیانی پڕ لە بەرەکەتی معریفەت بووە لەبەرەوە ئێمە دەزانین کە کەسێک لە خزمەتی زانست بێ ئێوە خوای گەورە خۆی بەرزیەکاتەوە کە دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات دوا بدوای ئەو مامۆستا کە وەفاتەکات و تەرمی جەنابی مامۆستای مەرحوم لە شاری هەولێر لە گۆڕستانی شێخ ئەحمەد بە خاکە سپێرێ ئێمە
لە پەڕەکانی ژیانی مامۆستا هەرچەندی هەڵی دەینەوە پڕێتی لە معریفەت لە زانست لە زانیاری لە خزمەت لە جوهد و تەقەڵا و تێکۆشان ئەوە ما بڵێن کە دەخوازین و دەپاڕنەوە کە خوای گەورە دەرەجاتی جنای مامۆستای مەرحوم عالی کات و قوتابیەکانیشی تەمەەن پڕ لە خێر و بەرەکات کات و عاقبەتی ئەمەش بە خێر بجێڕێت سپاسی ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەن کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتون ئەسپاردەی خوداتانەکەین کە سپاردەوە زایاناکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.